اف پروگرامه به سپانسریا ریبر دهیتا پیشکش کرن. کاتتان باش بینرانی عزیز و خوششویست ام کاتو همو کاتکان باش زور خوشحال مم لپروگرامی که دی کی وین پاس لگل ایوه عزیز و خوششویستم وین پاس لگل ایوه همو جار شوانی رمضان میوانی مالکان تانه بینران پاسی ام جار مال شاری که دی که واسطا حزکم بزانن کویا بودا سوبا بله ساده بیل کویا واسطا بید پاسی وین پاس ام جاره لشاری هولری رنگین و پیروس لوی واسطاو لگل خلقی شاری هولر قصه اکینو بسیاریان لی اکین اگر بسیاره کمان جواب دو خلاتکه ایان دینه لگل مان بین لشاری هولر لپایتختی کردستان با پروگرامی وین پاس سلام سفچوا نوبت بخیر روژان خان تو خلقی کیره؟ خلقی آکره با خلقی آکره هات یا پایتخت گلک بخیر بی ممنون تو هبلیر چه واد بینی؟ والا گلک خوشه بس گرمه تو پروگرام وین پاس بینی؟ نه همو وقتا یعنی تو بینی؟ نه والا دیدیه چجورا؟ چه من ندیدیه فوتا؟ ده منش خوی زور نه روژان خان چاده؟ والله خوش کمانه خوشکاته پروگرام وین پاس همه شبت مانگا رمضان و پیروز ده میوانت مالا توابی هنگ خاصی هم بسیارت آسان نگوب کم دانگ دیاریه ببن مونه التبله میالوید کم دل روژان خانه کم کرم کم اوکی بس تو حرفی لای تو ورفیه تو بری خونه ده بروی خو اوکی بسیار هکا آسان بلکه بده با چونکه میوانه هاتی پایتخت دیاریا نوروسیلی کم رو برگل خوب بده آکره قمیس برایده چند رنگه؟ چهارم آخیره ناگوره؟ نه بخوب بگوره چهار رنگه آخی نزانیم ده چون برای خود اینه کانی وار هاری کاریامون بگه چند رنگه مور سپی رساسی رش اوه 4 رنگ و شین چونکه اوه شینه اوه 5 رنگ روژان خان قصریعه ممنون سلام دی رواسن گل من باخبر هن خلقی کیری رنگش کی باتینه؟ ایران آتینه کردی دزانم قصد؟ بله بادینی زور نازانم بادینی سورانی اوکی لکوی ایران آتینه؟ لزنجان بله چون هولر چون دبینی؟ زور خوشه برو جارکی تو؟ هاتینه ایشالله بمینیم در عراق زور باشه کردستان زور خوشه زور به حد خوش بوا خوشتری شبه حتما ایوه چون ازان کردستان او خوشه و خوشتری جبهتن گورانکاری کردستان لگل شارکی ایوه چون آخه چند سال پیشش هاتیم بلام وازور خوش نبو ایسا هر سال به سال خوشتری شبه ایشالله خوشتریش ابه دویمه حتما ایشالله لو چی بگم خوشتر به ایشالله بعدن تو لو بید خوشم ده کردستان من چطان هیا بو پروگرامی وین پاس شاشه وین تیوی دبینن بله پروگرامتان بطلا اره والله بدن ما اماش پروگرامی کینوه شوانی رمضان بردوام دبی لگل ایوا یعنی بسیار تان لیکن بسیاری زور آسان بسیار کان تان جواب داوا خلاط تان ادینی بسپونسری پروگرامه که بسپونسری نوروز تیلیکوم ری بره آماده نه بسیار تان لیبکم اوکی شتک هیا تا زیاد ابیتن کم دبیتا تا زیاد ابه کم ابه
گەورەیە کچکەیە بخۆی لە ماناکەی ئەوەنە گەورەیە تا بڵێ تاو نابێتن بەڵام تا گەورە ئەبێتن و بچۆک ئەبێتەوە شنی نییە ساعتی شنی نازانم دی ئەنەو منەو محاولە حەزەکەم چونکە ئێوە گەڕاینێتەوە بۆ کوردستان دیارە تێ ناگەین لەبەرەوە زۆر بۆمان سەختە منی بە تەواوی تێنەگەیشتووی شتێکە زۆر بخۆی لە مانا گەورەیە تا گەورە ئەبێتن بچووک ئەبێتەوە خوایە خوانیە مانگ مانگ ما آخر قرار آخر نیایی حاڵی نەبووم تێ نەگەشت آخر قرار هەر مانگو تۆ نای گۆڕی نا هەرەوەیە مانگە هەرسێکتان یەکڕاینە من بڵێم هەوایانەونیە نا باوکارانم بڵێن کاکە حوسێن ئامادەی مانگە کاک حوسێن ئۆکێ بۆ جارێکی تر بێ زۆر خۆشحاڵ بێن هیوای سەرکەوتن بەخێر بێنەوە سەرچاوەکانم خواحافیز تو خەڵکی خەڵکی هەولێرم ئەمە چی تۆ ئەو کچی خوشکمە چی خۆشکتە لە وەڵەندا هاتووە بەڵێ پرسیاری لێ ئەەکەین لە پرۆگرامی وین پاس بەڵکەم دیارەکەی بیباتەوە و دڵی خۆش دەبێت و میوانە و بەڵێ چ هەستێکتان هەیە لە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەم شەوە گەرم و گوڕانە دێنە دەرێت دەڕۆن پیاسە ئەکان وەڵاهی مانگە چی خۆشە و فامی مۆلیش تەلەباڵغا هاتین جەوەکەی بگۆڕین پرسیارتان لێ بکەم ئامادەی پرسیارت لێ بکەم ناوی بەڕێز چ بوو ئەژین خان شتێک هەیە تا گەورە ئەبێتن بچووک ئەبێتەوە دەموچەوەتەوە دیارە زیرەکێ گچکە گەورەیە تا گەورە ئەبێتن تا گەورە ئەبێت بچووک دەبێتەوە نازانم بەداخۆ کچە خوشکەکەت لەکوێ هاتیتەوە هۆڵەندا لە هۆڵەندا هاتیەوە کوردستان چۆن دەبینی گۆڕانکاریەکی باش کەوتیتە کوردستان خۆش بۆیە سەر خۆشمە زۆر خۆش بووە کوردستان زۆرم خۆش دەوێت خۆش بووە گەورە بووە تەڵەواڵەکە تێکەن ناخێر ناوێتە خارج ئەبێ ببێتە کوردستان ئەمە قەت شتی وا ناکەیت کوردستانمان نمونەیە ڕۆژ بە ڕۆژ نمونەتری لێ دێتن ئێوە بگەڕێنەوە بۆ کوردستان نازانم بڵێ ئۆکێ ئینشاڵڵا ئۆکێ زۆر خۆشحاڵ بووین خەڵکی کوێ خەڵکی هەولێری خەڵکی هەولێرێ ئێوە کە هاتوونە ئەم مۆڵە هاتون چی بکەن بۆ خۆشی بە سەربردن لەگەڵ منداڵەکان بەس بۆ پیاس بەڵێ مناڵەکانتان سواری یاری ئەکەن بەڵێ ئێستا مناڵەکانتان چەند یاریان وڵای ئێستا تازە هاتوینە لە مێژ نێوە بزەم دوو یاریمان کرد تا ئێستاکە بەڵێ جەنابەت چیکارێ من بەخۆم زابتی ئاسکەریم جەنابەت مامۆستام کەواتە معلوماتان زۆر باشە پرسیارتان لێ ئەەکەم ئامادەن بەس پێش ئەوی پرسیارتان لێ بکەم بۆ مانگی ڕەمەزان چۆن خۆت ئامادە کردووە چیت حازر کردووە وڵی زۆر باش ئامادەکاریەکی باشم کردووە قازە سەرەتایە هیوای سەرکەوتن بۆ جەنابتان پرسیارەکەمان ئەوەیە شتێکە تا گەورە ئەبێتن بچووک ئەبێتەوە تا گەورە ئەبێت بچووک دەبێتەوە زۆر جێم لێ بووە زۆریش ئاسانە ناو نییە ئاسانکاری نییە زۆر ئاسانە ئاسانکاری زیاتر هەر زۆر بۆ خۆی ئاسانکاریەکە دەدەمێت بخۆی ئەوەندە بەمانایە ئەوەندە گەورەیە ئەبێ بۆ خۆت بزانیت چۆنی بەخێو دەکەی ئەو شتە گەورەیە کە ئەوە بچووک دەبێتەوە